بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عزیزان و خۆشەویستان، لە بابەتی ئەمڕۆیا بە پشتیوانی پەروەردگار باسێکی ئاخر خێری ئەکەین کە باسی ئاخر خێری و عاقبەت خێری ئەکرێ. هەمومان مێشکمان بۆ پیاوێکی پیری پەککەوتەی بە ساڵاچوو ئەچێ کە لە گوێی قەبرە لەرزێ و وامان داناوە کە بمرێ، حسابی ئەوەشمان بۆ کردووە کە ئەبێت ئەم پیاوە مەسیری ئینشاءالله خێرە بێ و دەرەنجامەکەی بەخێر کۆتاییەت. باسی ئەوە ناکەین، باسی مستەقبەلی مناڵێکەکەین کە هەمومان لە خەمیاین بۆ ئەوەی کە بڵین وەڵام مناڵەکەمان پاشە ڕۆژی حەچیەکەکەین بۆ مناڵ هەل لە بیدایەتەوە لە ڕەوزەکەیەوە هەتاوەکو پیرە بێت هەر ئەڵین کوڕم ئەمە بۆ مستەقبەلە باش، ئەمە بۆ داهاتووت باش. عەلی تەنتاوی قسەیەکی جوانی هەیە، فەرمێ کاتێکە مناڵ بۆ خستمیانە ئیبتیدایی وتم بۆچی بخوێنم؟ وتیان بۆ مستەقبەل باش. دوای چوومە متەوەسطە و ثانەوی وتیان بۆ مستەقبەل زۆر باش. دوای کولیە و بەکەلاریۆسم تەواو کرد وتیان بۆ مستەقبەل زۆر چاکە. دوای کە تەواو بووم وتیان بۆ خۆ دامەزرێ لە شوێنێکە ئەمە بۆ مستەقبەل زۆر باش. دوای ژن بێنەوە مناڵ خەرەوە بۆ مستەقبەلەکە زۆر باش. ئەڵێ ئێستا تەمەنم 77 ساڵە هێشتا بۆ مستەقبەلە نەگەیشتم، نازانم لە شوا بوو و لە شوا ئەیگەمێ. ئەم قسەیە زۆر دقیقە. هەر کاتێ مستەقبەل کە پێی گەیشتیت ئەبێ بە حازر، حازر تێپەڕێ بێ بە ماڵی واتە بێ بەڕابردوو. تۆ مناڵی لە ئێستاوە وا پەروەرداکەی بۆ مستەقبەل مەفروزە ئەم مناڵە لە مێشکی ئاوا بچەسپێنی کە مستەقبەل دوو شتە: اللهم إني أسألك رضاك والجنة وأعوذ بك من سخطك والنار. خوای گەورە من داوای ڕەزامەندی تۆ ئەکەم، داوای بەهەشتە لێکم. ئەم دوانە مستەقبەلی هەموو ئینسانێک، ئەمە عاقبەت خێری هەموو ئینسانێک. بۆیە مەفروزە ئینسان مناڵەکەی وا ڕابێنێ، وا پەروەردەیکە هەل لە بیدایەتەوە چۆن لەسەر خێر ڕایبێنێ، ئاخر خێر بێ و هەر دەسی لە خێرا بێ و بەردەوام بێ لەم خێرە. بۆ چکە مناڵ یەکێکە لەو سەدەقە جاریانەی ئینسان، هی پیا و هی دایک هی باوک، بۆ ئەوەی کە پێ ئەگات ئەمە هەموو ئەوەی کە مناڵەکەی ئیکە و لە دوای ئەو بەجێ ئەمێنێ ئەچێتە قەبری دایک و باوکەکەوە. بۆیە مەفروزە ئەم مناڵە وا پەروەردە بکەیت کە دوای خۆت بێخەم بمریت. هەرچیەکەکەیت ئەگەر بۆ مناڵێکی خراپت بەجێ هێشت بە مفلیسی لە دنیا دەرچوویت بە دەستی بەتاڵ و لە قیامەتی شاپرسیاری هەموو ماڵەکەت دێ ئەکرێ چۆنت پەیا کرد کە لە دەستانە ماوە و لە چیا بەخشیت کە دڵە نەهاتووە و ئێستا مناڵەکە و چۆن ئەی بەخشێت تۆ لەوسەر لەسەری محاسەبی، چکە دوو جار محاسەبیت لەوەی کە منداڵەکەت جوان پەروەردە نەکردووە و پارەیەکت نەخستوەتە بەردەسی کە بزانێت چۆن بەکاری دێنێتەوە جارێکی تر. مەفروزە ئەم مناڵە دەستە بەدەستیەوە بێت، نێڵی بفەوتێ، دوور نەکەوێتەوە. هەر کاتێ دایک و باوک مناڵیان ئاوا پەروەردە کرد ئەو کاتە ئەم مناڵە ئەبێ بە زەخیرە، پارەکی کە پێشێتی دوو جارێ بێ بە زەخیرە. مناڵەکەت وەلەدون ساڵحە سێ جارێ بێ بە زەخیرە. بۆیە ئەبێ بزانین ئەم مناڵەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەنا وەکافیل اليەتیم کەهاتەین. ئێمە وازانین هەموو ژیان هەر پارەیە، هەموو شت هەر بە پارە پێگێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من و ئەوەی کە هەتیو ئەگرێتە خۆی وەکو ئەو دوو پەنجە واین لە بەهەشتا. فەرمێت ئەو دوو پەنجەی ئاوا ڕێخست وەرە حەسکی ئاوابی لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئاها کورد دەڵێ موو بە بینیانەوە ناچێ. ئەمە تۆ پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم لە بەهەشتا، بەڵام کام کەفالەتەیە؟ ئەو کەفالەتەیە کاڵی کاکە و پارەکی عایدی من نەخێر باوکی من. کەفالەت تەنها ئەمەندە نییە پارەکی بە قورگیە معاشی بۆ ببڕیتەوە ورگی تێرکەیت. باشترین کەفالەت ئەوەیە کە منداڵەکە پەروەردەکەی وەکو چۆن مناڵی خۆ پەروەردەکەیت، بەخەمێەوە بیت، ئاراستەیکەی، فێری خێریکەیت، دەسی بگریت. بە لەمانە فەرمون باشترین شت ئەوەیە ئەن یەضمەه ئیلا ئەولاده، بخەیتە پاڵ مناڵەکانی خۆت. الله کورد دەڵێ لە مناڵەکانی خۆی جانەکەیتەوە، بە یەک چاو سەیریان کەیت،
بە خەمی خوێندنیەوە بیت، بە خەمی جلوبەرگیەوە بی، بە خەمی نەخۆشیەوە بی، بە خەمی قورئان و پەروەردەیەوە بی، بە خەمی مزگەوتەوە بی، بە خەمی ئەخلاق و ئادابیەوە بی، بە خەمی خێرکردنیەوە بیت. ئەبێ ئەم مناڵە دەستی پێوەی بێ. ئەگەر نا ئەم مناڵە پارەیەکی بۆ ببڕیتەوە نەزانی ئەم لە ئاوازێکە خوێنێ و تۆ لە ئاوازێکی تر، ئەم مناڵە بۆ بەرهەم نایەت. تەنها ئەم مناڵە و پێگەیاندووە، پەروەردە و کردووە کە هەموو تەیرێک و ئاژەڵێکیش بەچی خۆی ئاوا پەروەردەکە، تۆش نەبی خوای گەورە بۆ یێنێرێ. بەڵام گرنگەوەیە چۆن دڵ و مێشکی تێرەکەی پێشەوەی کە وەرگی تێرکەیت. ئەمە پێوتێ کەفالەت، کە خوای گەورە باسی پاری هەتیوی شەکا لەگەڵیا، ئەفەرمێ وەرزقوهم فیها، کە ئەفەرمێ وەلا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. ئەو پارەی خوای گەورە بۆ هەیەوە ڕاگیراوی کردوون، ڕاوەستاوی کردوون، جا فەرمێ وەرزقوهم فیها، ئەو پارەیە مەدەنە دەست مناڵانێک کە نازان چۆن بەکاری هێنن، بەڵام ڕزقیان بەن لەسەری. یعنی چی؟ وەرزقوهم، ئەی بۆ نافەرمێ وەرزقوهم منها، خۆ پارەکە فەرمێ لەو پارەی بنە، ئەفەرمێ نەچن ئەو پارەی تەخشان و پەخشان کەن، داینێن بمرێت و بەهۆی زەکات و بەهۆی سەرفکردنەوە تەواو بێ، بیخەنە کار و کاسبیەکەوە بۆیان، با مناڵەکانیش خۆیان هەتیوەکانیش فێری ئەمە بن. وەرزقوهم فیها، اینجا لە خێرەکە بەشی مناڵەکان بن. الله فەرمێ وەرزقوهم فیها، سی ئەو دوو کەلیمێ چەند جیاوازن لە خێر و خێراتی ماڵەکە کە بۆتان خستوونەتە بەرەمهێنان و ئیسیسمار و ئیش و کارەوە، لەوەی خێرەکەن جا لە خێرەکە بەشیان بن، با سەرمایەکە نەڕوا. بۆیە زۆر جارە بینم خەڵکێکەڵێ وەڵا ئەوە کەفالت کرایە لەلایەن فڵان ڕێکخراوە، فڵان دەوڵەمەنەوە. وەڵای برا، ئەمە بەشێکی کەفالەتە، خوای گەورە ڕزقی حەڵاڵتان با، دەستان خۆش بێ. بەڵام ئەم مناڵە لە هەفتەیەکە جارێ لی نەپرسیت، مانگێ جارێ بەسەری نەکەیتەوە، لە جەژنەکانە دەستی نەگریت و نەیبیت و جلی بۆ بکڕێک و مناڵەکانی خۆت نەیهێنیتە سەر سفرەکە و خوانەکەت، نەیبێ بۆ مزگەوت فێری دەرزی نەکەی، تەئکید نەبی چەند جوز و قورئانی لەبەرە. بخوا ئەمە کەفالەت نییە، بەخوا لەو سەرەوە نە ئەدناسێ نە منەت چیشتە ناسێ. بۆیە هیوادارم ئەم مەفهومە لای خۆمان ڕاستکەینەوە، کەواتە ئەوە کەفالەت بۆ مناڵێکی هەتی و ئەی بۆ مناڵەکەی خۆت، ئەبێ مناڵەکەی خۆت حەریصتر بی لەسەری، چونکە مستەقبل ئەم پارەیە بە ئەو بەجێمێنێ. باوکە بینم مەشغوڵی بەخۆشمانەوە، پارە و ڕاکڕاک و وەرە و بڕۆ، هەمووشی بۆ مناڵ، هەمووشی بەحساب بۆ مستەقبەلی مناڵ و بۆ داهاتووی مناڵ. بەڵام ئەوەی کە ئیسفادەی لێ ناکات لە مناڵەکەیە نە باوکو دایکەکەیە، هەمووشی هەڕاکات. بەرەو ئەم مناڵە ئەبێ دەستێ بە دەستێەوە بێ، بڵێ کوڕم ئاوەرە بزانم من چۆن خێرەکەم، بەس بۆ ئەم ڕێیانە، چکە ڕێاتۆ لە بەردەم کەسێکە ئایکیت کە چاوەڕی پاداش دەباتەوە، یاخود توی لا گەورە بێ، مناڵ هەر دایک و باوکی لا گەورەیە، لەبەرەوە دەستی بگرە با فێری خێرەکان پێ، لە شوێنێکا تۆ تەکریمەکەی لەسەروی کە زۆرە بەخشیوە، با مناڵەکەەوە بزانێ مزگەوتێکەوە لە بەرخوا دروست کردووە، با مناڵەکەەوە بزانێ خێرێکە لە بەرخوا کردووە. بەڵێ ها کوڕم ئەم لەم حەیە وەرگرتووە، ئەم شادەیە وەرگرتووە، ئەمە لە پاداشتی بەخشی ناوەرم کردووە، من ئەو نەم کردووە، تۆش لەم بدووە ئەم ڕێگەی بەر نەدەیت. ئەمە پەروەردەیە خۆشەویستەکەم، فێری کەیت ئەم مناڵە لە ئێسۆ فێرکی لەسەر خێر دەستی بگری بیبێتە ناو ئیشەکی خۆتەوە. ئەگەر فەقیری هاو پارەیەکتدایە بە مناڵەکە بڵێ ئەو پارەی بەرێ، وردەم هەڵ نەگرتووە، پار و پێیەوە لە دەخیلێکی خۆ بیتی، باو بیاتێ، با فێر بێ، با بزانێت شتی پێیە، پسکیتێکی پێیە، بڵێ ئەی بۆ لەگەڵ براکانتان نایخۆیت، بۆ لەگەڵ ڕەفیقەکانتانە بەشی ناکەیت، پاسکیلێکی پێیە، بڵێ هەر ڕەفیقەکە و پاسکیلی نییە، یارێکە بەشی ئەویش بە دیارەوە مەگری، عیبە تۆ ئەمە میوانە هاتووە، ئەویش بەشدارکە، هەر لە خۆی فێری خێرە بێ. مناڵ کە میوانیە ئەنجایرەکانی خۆی لاشیرینە بێ بە دوایاگری. لەبەر دایک و باوک ئەبێ جوان ئەمەلەی مێشکی مناڵە بچەسپێنن، چۆن فێری ئیش و کار و کاسبیەکەی ئەکەن بەیانی بتوانێ مۆڵ و دوکانەکەیان دوای خۆیان بەڕێوە بەرێ، بێ ئاوا فێری کەن کە ئەم منداڵە ئەم باوکو دایکە چۆن خێریان کردووە، ئەم پارەیان چی لێ کردووە، ئەگەنا لە دەستیان دەرەچێ. دایک لە ماڵەوە منداڵێکی هەیە چۆن بتوانێ، ئەو کوڕم لە شێ لە دەرگایە، وەڵا دایە ئەوە فەقیرێکە داوای هاوکاریەکە، وەرە کوڕم هاوکاری بۆ بەرە، چی ئێوەی بەرە، بزانە مناڵەکە دەسەیاتە چی، دەسەیاتە خواردن، دەسەیاتە پارە، دەسەیاتە دەبێنەوت، بزانە مناڵەکە چی بە زەرورە زانێ بۆ فەقیرە، بڵێ خۆت شتێکی بۆ بەرە.
ئەگەر نەیدۆزیەوە خۆشتێکی بەرێ نە بڕە بڵێ لە گیرفانی خۆت بزانێت چی ئەیاتێ لە دەخیلەکەی خۆت پاری بۆ دەرکە مناڵی لەگەڵایە بڵێ ئەی تۆ کوڕم جلی کۆنت نییە بیان دەیتێ حەجرێکی کۆنم هەیە وەڵا خۆ ئێستش دەبەرێکم هەر جوانە قەینە بیبەخشە بە مناڵەکەی چەنی پێخۆشە بێ با مناڵەکە خۆشی و زردەخەنەی فەقیرەکە ببینێ هەر کاتێ ئەمەی بینی جازانێت اینجا فێریکە فەقیری خۆش بێ بڵێ ئەزانی خەڵکێکەیە لە ماڵی خۆیان ئایساکەنە ئاگر ناکەنەوە ئەزان نانیان نییە ئەزان ئیستاکێنە پیتاکی جێژنیان نییە ئەزان مناڵەکەکەیە بۆ مەکتەب لەگەڵ تۆیە پاری پێنێ 250 ئەزان کە تۆچی بۆ حانوت و ئەلی بابچین بۆ حانوتش بکڕین ئەو بۆچی نایە خۆی لێ دزێتەوە تۆ پارە و پێیە پارەکە لەگەڵ ئەوە بکە بە دوو بەشەوە خواردن بۆ بێچاویتەوە ئەمە بەشی خۆتە ئەمە بەشی ڕێفیقەکەتە کە پاری پێ نییە کە دایکی خواردنی پێ نییە بۆی بکات و بۆی کا بە پریاسکە و بینێ لەگەڵیا ئەم بۆچەیە بۆ هەردووکتانە کە لە مەکتەب نانەکە و کردەوە بڵێ بۆ هەردووکمان ئەگەر جانتاکەی کۆن بوو بڵێ وەرە ئێمە ئەچین جانتایەکی تازە ئەکرین بۆ هەردووکمان دوو جانتا بکڕە با دوو خێرت دەگیر بێ مناڵەکە و فێرکە بڵێ کامی داوای هاوکاریان کرد لە مەکتەب ئەو منداڵە پاری پێ نەبوو باوکی نەبوو کە سوکاری نەبوو تۆ پارەکی بۆ بە هەرچیەکیان داوا لێ کرد تۆ دەفتەر و قەڵەمەکە قەڵەمێکی زیاتر پێ قەڵەمێکی بەرێ ڕەسیلی نەکەی مناڵە بێ ئاوا فێر بێ بەم ڕۆحیەتە گەورە بێ هەر کاتێ مناڵ بەم شێوەیە مێشکی کرایەوە ئەو کاتە لە ئێستەوە فێری سەدەقە بێ فێری پیاوەتیە بێ فێری گەورەیە بێ فێری ئەو بێ کە گەورە بوو عاقیبەت خێر بێ حتا سەر مەرگ ئەم دەستی هەر کراوە بێ هەر بیبەخشێ بەڵام فێرە نەکرد بێ هەر بڵێ ئەمی خۆتە بەدزیەوە بیخۆ بچۆ سوچێکەوە بەشی کەس نەی پارە و نێدزن پارە بۆ کە سەرف نەکەی ئەو مناڵە هەروە دەرەچێ بۆی فێریکە کە خەڵکێکی ئاوا ئەژین و ئەجر و پاداشتی تۆ چەند گەورەیە لەسەرەوەی کە هاوکاری فەقیرەکی تۆ بە فەقیرەکی ئەدەی بەڵام چاوەڕێی چی بە چاوەڕێ بێ لەو سەرخوای گەورە لە بەهەشتا پاداشتەیاتەوە ئەنجا بێ لەسەر ئەو هەڵوایی تۆ خوای گەورە لە قیامەتە چەند هەڵوا باتێ لەسەر ئەو خێری تۆ خوای گەورە چی بۆ ئامادەکرد دەبیت فێریکە با هەموو جارێ وا بکات کە ئەوەی کە پێیەتی ئەوەی کە هەیەی بەشداری مناڵی پێ بکات بۆیە خۆشەویستم ضرورە منداڵەکانمان لەسەر ئەمە ڕابێنین هەر کاتێک چەند علاگەیەکمان بۆ هاتەوە چەند زەرفێکمان بۆ هاتەوە بڵین ئادی ئەو میوەیە بەرە بۆ دراوسێکەمان ئەوانیش بخوالەوە چه هەفتەیە بێ میوەیان نەخوارد بێ ئەو نیوە گۆشتە بەرە بۆ ئەوان ئەمە بەشی ئێمە ئەکا ئەو خواردنیان بۆ بەرە مناڵەکە فێری ئەوە بکە با بچێت ئەی خواردنەکە زیاد بوو لەسەر سفرەکە زیاد بوو ئەنجا زەین چیلەکەی ئەی بە پشیلەکانی بەدەرگا ئەیبی بۆ تێرەکان ئەیبی بۆ مدیشکەکان نایەڵی خەسار بێ ئەم مناڵە فێری ئەوە ئەکەیت لەبەرەوە بەردەوام دەسێ پێوەیەتی بەدەستی خۆشی مناڵەکە فێرێکی کەشتەکان بگەیەنێ وای لێ یەکەیت کە مناڵ لەگەڵ ئەم خێرەیە ڕابێت ئەگەر مناڵمان لەسەر ئەم خێرە ڕانەهێنا بەیانی تووشی گەورەترین کێشە ئەبین خوای گەورە فەرمێ ئینا بەلەوناهم کەما بەلەونا ئەصحاب الجەنە إذ أقسموا ليصرمنها مصبحين ولا يستثنون فطاف عليها طائف من ربك وهم نائمون فأصبحت كالصريم فتنادوا مصبحين كاتي خوي پیاوێکی دەوڵەمەند هەبوو باخ و باخاتێکی گەورەی هەبوو کە خوای گەورە بە بەهەژ ناوێ بە بە جەنە ناوێ بە فەرمێ باخێ بوو لە یەمەن ئیتر حتا چاو حەسکا جوان بوو و بەروبوومەکەی بەلەزەت بوو کە هەموو خەڵک تامەزرۆی بوو ئەم باوکە ئەوەی کە دەستێکە لەو باخە ئەیدا بە ماڵ و مناڵ سەرفێ کرد ئەوەی کە ئەمایەوە ئەی کرد بە خێر و خێرات و دابەشە کرد بەسەر فەقیرە کە ئەم باوکە مرد 5 کوڕی لە دوا بەجێما کوڕەکانی وتیان بەخوا باوکمان خوا عەفیکە پیر بوو خەڵەفا بوو ئەم هەموو پارە جوانەیە کە دەدەسی فەقیرەوە پارێ بوو بۆ خۆمان نەبێ ئەو باخە بەروبوومەکەی بۆ هی خۆمان نەبێ سنووقی لێ پڕکەین و کۆنتەینەری لێ پڕکەین و بیبینە عەلوە و لێی بفرۆشین و لێی دەوڵەمەند بین کوڕە وەسەتەکەیان وتی کوڕە ئاقڵەکەیان دانەکەیان وتی کورە ئەم ڕستقەی فەقیرە با لە خۆمانی تێک نەین باوکم بۆی بەجێ هێشتوین با بەردەوام بین لەسەر خێرەکەی باوکمان با خوای گەورەی لەمان نەگرێتەوە لە زۆر عەزیەتی براکەشیان نا
وتیان ئەم شەو پێش ئەوەی کە دنیاس پێدەبا ئەگەینە باخەکە و نایڵین فەقیر فریامان بکەوێت دەرگان نەکەنەوە فەقیر دەرگای لێگرتبین و بێت ئیشەکەمان لێ تێک بە پێش ڕووناکی خۆمانەکەینە باخەکەی دایەخین و خەریکی چینەوەی بەرهەمەکانە بین ئەللا یەدخولەنەها اليوم عەلەیکم مسکین شەو بۆ خەیاڵەوە خەوتن کە بەیانی هەستان بچن باخەکەیان بڕنن ئۆ بوو فطاف عليها طائف من ربك وهم نائمون ئەو لە شیرینین خەوایە خوای گەورەی یەک بەڵای بۆ نارد یەک ئاگر و ئافاتی بۆ نارد فأصبحت كالصريم لەگەڵ شەوەکەی جاد ناکردەوە بوو بە تاریکستان هەمی بوو بە قەرەبرود چی نەما ئینجا بەیانی فتەنادوا مصبحین فڵان کەس وەرە دەرەوە با بڕۆین فریاکەوین وهم يتخافتون فانطلقوا وهم يتخافتون ألا يدخلنها اليوم بيدن کەس پێمان نەزانێ فەقیر نەمانگرێ نازانێ بۆ سەر باخێکی وێرانە ئەچێ کە گەیشتنە سەر باخەکە قالوا إنا لضالون ئەمە باخەکەی ئێمە نییە ڕێتان لێ هەڵەبوو بەم شەوە بل نحن محرومون بەرە والله ئەوە هەموو علاماتەکان باخی خۆمانە ئێمە ئیسمان خەڵک بێبەشکین بەڵام خۆمان بێبەش بووین قال أوسطهم ألم أقل لكم لولا تسبحون قالوا سبحان ربنا كواتام مسلمان بوون ئەمانە خەمزەی کافر بوون کافر نەبوون بەڵام ویستیان ئەمە بەس بۆ خۆیان بیخۆن بەس بۆ خۆیان دەرگای زەکاتەکە داخەن و خەڵک ئیتر دەرگایان پێ نەگرێ کەس نەچێ داوای یارمەتی و داوای پریاسکە و داوای بوخچە و داوای بەشە خۆراکیان لێ بکە ویستیان بە تەنیا بیخۆن پیان نەخورە پاروو بە تەنیا قود نادرێ ئەوە بوو گەڕانەوە بۆ لای خوای گەورە فەرمی عەسا رەبونا ئەن یوبدیلەنا خەیڕەن منها ئینا ئیلا ڕەبینا ڕاغیبوون ئەوە گەڕاینەوە بە لای خوای گەورە فەرمی خوای گەورە لە باخەکەی جارانی چاکتر دانەوە چکە تۆ بەیان کرد زۆرمان بینیوە ئاوایە بە تەنیا خواردن بخوا پێی ناخورێ بینیوتانە بڵێن کابرای فلاسی کرد چەند باسانی وەڵا کابرا هیچی نەما وەڵا کابرایە بۆ خۆی لەگەڵ زەرامێک کاپاری یایە وەڵا گسکی لێە وەڵا سفری کرد وەڵا هەموو ئیشەکەی سوتا بەزان پەنا بگرن بەخوا لەمە ناڵی خوا نەخواستە ئەمە دەرەنجامی تاوانە بەڵام ئەگامان لە فەقیر بێ ئەگامان لەو خەڵکە بێ مناڵی واش پەروەردەکەین وەکو مناڵە وەسەتەکە بۆ ئەوەی کە مردین نەڵێین باوکمان خەڵەفا بوو مناڵ ئەم نەزرەی بۆ دروست بوو ئەمە گەورەترین خەلەل دروست دەکات ئەو خێری کە تۆ کردوتە لە باو باپیرانتەوە ئەو مناڵە ڕێک ئاوا قەتعێکات ڕێک ئەڵێ باوکم خێری بۆ خۆی کرد من خێر ناکەم بۆ چکە ڕانە هاتووە ئەبوایە فێرت کردایە ئەبوایە دەستی کردایە بۆ باخەکە و لە باخەکەیە ئەم مناڵە فێری خێر و فێری بەخشین بواە گەنا گەورەترین کێشە ئالێرە نەیە باجەکەیە دەین کەواتە بەڕێزەکان مستەقبەل بریتێ لە ئاخر خێری هەموومان ڕۆژێکە بێ بە خۆمان و مناڵەکانیشەوە ئەگەینە ئەم مستەقبەلە ئەگەینە ئەم لەحزەی کە دنیا بەجێڵین کەواتە مستەقبەل ئەوەیە کە تۆ ئەخیری دنیا پانۆرامای فلیمەکەی ژیانت کە بە مێشکدا دێتەوە چۆن دنیا بەجێڵ و ماڵاوایەکیت منداڵەکەت چۆن بەجێڵێ ئەمە مستەقبەلە مستەقبەلەوەیە کە لە دوو چاوەڕێت دەکات مستەقبەلەوەیە کە لە بەهەشتایە شتێکی نەبراوە ئەگەر نا دنیا هەرچی هەوڵی بۆ بیت هەر ئەمەیەکەی بینیت هەر ئەوەیە کە هەر ڕائەکەیت و نایگەیتێ مستەقبەلیش هەر لە پێشتەوەیە پێشیشت بەهەشت و جەهەنەمە خوای گەورە پەنامان با بۆیە ئەلا ئەی پیری ئاخر شەڕ ئەلا ئەی پیری ئاخر شەڕ ڕئیسی قەوم و سەرخێڵی هەتا کەی غافڵ و مەستی لەسەر تەخت و قەراوێڵی شەوی گەنجی نەما هەستە شەوی گەنجی نەما هەڵسە لە خەو سەیری کە ئاوێنە ئەڵێ ئەی پیری نازیرەک هەتا کەی خوی جاحێڵی ئەجەل ئامادەیە بۆ تەخت و تاراجە چ عەقڵێکە خەریکی گردوگۆی ماڵی سبەی بۆ خەڵکی جێدێڵی
هەتا ماوی عیلاجی ڕێگەی توێشووی قیامەتکە، چ لازم ماڵ و مڵکت بۆ کوڕی ئەحمەق بەجێ بێڵی. شەوێ پیری وتی سابر، جوانی بێوەفا ڕۆیی. وتم تۆش ئاخری عمرم ئەبێ ڕۆژێ بەچەم بێڵی. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.